ڕای جیاوازی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرسی دەستور ئایا چ کاریگەریەکی دەبێت لەسەر ڕێکەوتنامەی استراتیژی نێوان ئەم دوو پارتە؟ من پێم وایە تاکو ئێستاش سۆز و عاتیفەیەکی زۆر توند قاعیدەی دەماوەریەکانی ئەم دوو حیزبە بەیەکەوە گرێ دەدات لە هەندێک قۆناغدا. ئێمە لە ژێر کاریگەری هیچ حیزبێک نینە، نە لە دەسەڵات لە هاوپەیمانەکانمان نە لە ئۆپۆزیسیۆن کۆنا هاوڕێکانی خۆمان. ئەو یاسا خۆی دوجار هەموار کراوەتەوە، ڕێگەیش نییە لە بەردەم ئەوەی جارێکی تریش هەموار بکرێتەوە بۆ ئەوەی بۆوار بڵەخسەیە پێداچنەوە بۆ بکرێت. مەسەلەی تەسلیم بوون و مەسلەی پاشکۆبوون لە یەکێتی ناوەشێتەوە. بۆ منیش دیار نییە کە من ئەندامی سەرکردایەتی یەکێتیم بۆ ئاگادار بکەن. دەبێت تۆزیحێک بدەم. ئەوەلان ئەوە دروست نییە بڵێن بە تاقی تەنها لەبەرەوەی 36 حزبی کوردی یا کوردستانی لەو هەرێمە هەنا. بەخواستی ئێمە یەکێتی نەنووسراوەتەوە، یعنی بێگومان بەخواستی حزبێکی تریش نەنووسراوەتەوە. گفتوگۆی پایتەخت شەوی پێنجشەممە کاتژمێر 8:05 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.